و سەرۆک و بڕیاردەر و جێگری لیژنەکە بوون کە گفتوگوی لەگەڵا بکەن لە وەزارەتی پەروەردە و سێتەوەری سەرەکی وەکو برای بەڕێز جەنابی کاک دکتۆر ڕێبوار سەرۆکی لیژنە ئاماژەی پێکرد. ئێمە گفتوگۆمان لەسەر سێ بابەتە کردووە کە من جارشکە نامەیە بچمەوە ناو تەفاسیلی بابەتەکە و هەر پرسیارێکی دیکەتان هەیە بفەرموون. ئەگەر بەیانی بۆمان بگونجێ مۆعیدی کۆبوونەوەیە، بەس ئەگەر چەند ئەندامێکی سەرەکی ئەو کۆبوونەوەیە لەواچە لە ئیلتیزامێکی دیکە بن ڕەنگە کۆبوونەوەکە ڕۆژێک دوو ڕۆژ دوا بکەوێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە پێشنیاری خۆمان ئامادە کردووە و چاوەڕێی هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی شەکەین بۆ ئەوەی کە هەنگاوێک بنین لێ پەشیمان نەبینەوە، دەبێت مەدروست بێ. ئێمە ناتوانین ملیۆنێک و نزیکەی 800,000 قوتابی و خوێنکار هەمووی پێکەوە وەکو جاران بەرینەوە ناو ناوەندەکانی خوێندن، دەبێت میکانیزمی نوێ بژیرێتە بەر بە تەوسیات و ڕاستپاردەی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی کە بتوانین دەرگای قوتابخانەکان سەر لە نوێ بکەینەوە وەرزی یەکەمی خوێندن دەست پێ بکەین، بەڵام بە شێوازێک کە تیا سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیان و خوێنکاران پارێزراو بێ. ئەمە مەبدا گشتیەکەیە و لە هەر حاڵەتێکیشدا دەمەوێت ئەو قسەیە تەئکیدی لێ بکەمەوە. هەستمان کردنەوەی ناوەندەکانی خوێندن دەبێتە هۆکاری ئەوەی کە بەرەو ئەو ئاراسەیەمان بەرێ مەترسی گەورە دروستکە لەسەر تەندروستی گشتی چه هاوڵاتیان چ مامۆسایان و فەرمانبەران و قوتابیان و خوێنکاران بێ، ئەوە لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کە بە ماوەیەکی دەوری کۆبینەوە و هەمومان ئاشنا بین بە هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی بڕیاری پێویستی دیکە لەو حاڵەتانە دەدەین. مەبدەئیەن ئامارەکان تا ڕادەیەک دڵخۆشکردن، زمینەکە تا ڕادەیەک گونجاوترێکە لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەوەی کە بتوانین ناوەندەکانی خوێندن بۆ میکانیزمانی کە وەزارەتی تەندروستی بۆ ئێمە دیاریەکەن بیانکەینەوە. بەڵێ هەڵسەنگاندنێکمان کردووە، هەڵسەنگاندنەکە لەلای ئێمە بریتە لە کۆکردنەوەی ئامار. بە نمونە پارێزگای دوهۆک بۆ جەنابەت باس بکەم، ئێمە 29,000 قوتابی و خوێنکارمان لە پارێزگای دووەگەیە کە لە قۆناغی 12 ئامادەیی دەخوێنن لە سەرتاسەری پارێزگای دووهۆکە. تا ئێستا ژمارەی توشبووان لە نێوان قوتابیان لە 9 کەس تێنەپەڕیوە، لە نێوان قوتابیان و مامۆسایان لە 9 کەس تێنەپەڕیوە، لە 9 قوتابی مامۆسا تێنەپەڕیوە، مقارنەتەن بەو عەدەدەی کە لە ناو ناوەندەکانی خوێندنە خوێنن کە 29,000 بەس قوتابین جگە لە مامۆسایان. سپاس بەخوا بە هیوای شفا بۆوان، بەڵام سپاس بەخوا ئامارەکان دڵخۆشکەرن کە هەڵ نەکشاوە. ئێمە هەر لە کۆبوونەوەی 13 لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کاتێک کە بڕیارماندا 16 داوامی پۆلی 12 دەست پێ بکاتەوە، فترەیەکی زەمەنیماندانا بۆ مەرحەلەی تەقییمکردنێکی تەواوی سەحی بۆ ئەوەی بزانین ئامارەکانی قۆناغی 12 چیمان پێڵن. ئاماری گشتی توشبووی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و ئامارەکانی ناو ناوەندەکانی خوێندن بە بۆ چوونی ئێمە، بەڵام ڕێی یەکلاکەرەوە بۆ سەحەیە، چونکە ئەم بابەتە بابەتێکی تەندروستیە. ئێمە پسپۆرنینتیا، ئێمە هێڵە گشتەکانی بواری پەروەردەدا ڕێژین لە کوردستانە و ئەزانین چ کاتێک گونجاوە بۆ ئێمە کە بتوانین فریای پرۆسی پەروەردە بکەین. بەڵام تەقیمە سەحەیەکە لەلای وەزارەتی سەحەیە لە دیدی ئێمە و ئەم ئامارانی کە ئێستا بە شێوەیەکی گشتی لە کوردستانە هەن و ئەوەشی کە لە ناو ناوەندەکانی خوێندن لە ماوەی ڕابردوو لە ماوەی 14 ڕۆژێ ڕابردوو ئێمە وەرمانگرتووە لە تەواوی پارێزگاکان، دڵخۆشکەرن، هیوابەخشن بۆی کە بتوانین ناوەندەکانی خوێندن بە میکانیزمی نوێ بە وەرگرتنی کۆمەڵێک ڕێکاری دیکە بگرینە بەر. بەڵام تەئکید لەواکەمەوە ئەمە ئەوە ناکات کە ئێمە سارد بینەوە لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان، چونکە ئەو ڤایرۆسە لە ڕووی زانستیشەوە تا ئێستا هەموو مەعالیمەکانی بۆ پزیشکان و پسپۆڕانی بواری پەتاناسی و بواری ڤایرۆس بە تەواوەتیش دەرنەکەوتووە لە هەموو قۆناغێک و لە هەموو ئەگەرێکە ئەوەیە کە ئەو ڤایرۆسە جۆرێکی گۆڕا و جۆرێکی مەحەوەری دیکەی پیا بێ، نەوەیەکی دیکەی پیا ببێ و جۆرێک لە ئینتیشاری سەریعی هەبێت. لەبەرەوە دەبێت هەمیشە بە حەزەر بین، پێمان وانە بێکردنەوەی ناوەندەکانی خوێندن بەبێ ڕێنمایەکانی خۆپارێزی بۆمان دەچێتە سەر، نەخێر دەبێت لە جاران زیاتر ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ بکەین، ئەگەرنا بەڕاستی پرۆسەی خوێندن ناچار ئەبێت لە حاڵەتی دروستبوونی خەتەر لەسەر کۆمەلگا لەسەر تاکەکانی کۆمەلگە و مامۆسایان و قوتابیان و خوێنکاران لە هەر کاتێکا بێ ڕابوەست.
پرسیار یەکەم وەڵام دایتەوە تبلیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە ئێمە مەبدەئیەن بڕیاریەکی سێماندا بوو بەڵام ئەگەر زانین دۆخەکە گونجا و لیژنە بڕیارەدات ئەگەر پێشەوە پێشێکی سێ دەرگای قوتابخانەکان بکەینەوە بەڵەوە دڵنیایی دەکەینەوە ئەگەر پێویست بێ بەکردنەوە دۆخە تەندروستیەکە ڕێگا بدا پێویست بێ بەکردنەوە بەڵە دەکەینەوە پێشێکی سێ ئەگەر پێویستیش نەبێ تەقییمی سحی وامان پێ بڵێ کە ئێمە بە موعیدەکەی خۆمان و ئیلتیزامکەین ئیلتیزام بە یەکی سێواکەین. خاڵی دووهەم حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی باشترکردنی بژێوی ژیانی فەرمانبەران و مامۆسایانەدا و ئێمەش لە وەزارەتی پەروەردە خۆمان بە دڵسۆز و خەمخۆری مامۆسایانە زانین پێش هەموو شتێکی دیکە و بۆ جەختکردنەوە لەسەر ئەو بابەتەش دەتوانمەوە بە جەناب بڵێم لە 25/2/2020 کاتێک کە ئێمە دەرگای ناوەندەکانی خوێندنمان داخست ئەو کاتە مەترسیەکە لە هاتنی کۆرۆنا بوو نە موچە دواکەوت نا لە بەغداوە ئیستیحقاقاتی هەرێمی کوردستان بڕابوو و نەنرخی نەو داشکا بوو نەدەوایرەکانیشمان داخست بوو بەڵام سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیان و خوێنکاران وای لێکردین لە زاخۆ هەتاوەکو گەرمیان لە دۆخێکی ئاساییە بۆ حکومەت لە ڕووی داراییەوە بتوانین ناوەندەکانی خوێندن دابخین مەبەستەکە پاراستنی سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیانە چونکە ئێمە تەحملی بەرپرسیارەتی دەبێ بکەین و ئێمە ئازانین کە ناوەندەکانی خوێندن لە کوردستانە کۆمەڵگە بەگشتی ئەم پەتایەتی ئاگوازێتەوە بەس ناوەندەکانی خوێندن لە ئەزمموی ڕابردوومانێکێکە لەو هۆکارە سەرەکیانە تەنها هۆکار نییە بەڵام هۆکاری سەرەکیە بۆ زیاتر بڵاوبوونەوەی و پەتایە ئەمە ئامانەوێت ڕێگە لە کارەساتێکی گشتی بگرین مەبەستی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوە بووە دەنا لە 2014 دۆخی دارایی لە هەرێمی کوردستان باش نەبووە قەیران هەبووە بەڵام پرۆسەی پەروەردە دەرگای ناوەندەکانی خوێندن دانەخراوە و بەکراوەیی ماونەتەوە لە زۆربەی شوێنەکان بەڵام ئێستا ڤایرۆسێک ڕوبەڕوومان بۆتەوە کە دەبێت لە بەرامبەری بەرپرسیار بین بەڕاست. جناب الوزير لو سمحت بخصوص المقترحات اللي قدمت بها اليوم فيما يخص عودة المدارس إلى كردستان، هل باعتقادكم المقترحات راح تكون مجدية أم الكرة الآن في ملعب وزارة الصحة؟ لا الكرة ليس في ملعب وزارة الصحة، احنا حضرنا مجموعة من المقترحات والإجراءات الجديدة من أجل بدء